بینەرانی ستاندەر سڵاوتان لێبێت لە توێژێکی تایبەتی ستاندەر لەگەڵتان دەبین بۆ ئەم جارە زۆر بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی وێنەرانی عێراق لەگەڵمانە. کاک ئەحمەد سڵاوت لێبێت. سڵاو لە بەڕێستان عەزیزی من. زۆر سپاس. کاک ئەحمەد، خوێندنەوەی ئێوە چییە بۆم بارودۆخی ئێستا کە لە عێراق دەگوزەرێت؟ ڕەگ و ڕیشەی ململانەی نووری مالیکی و موقتەدا سەدر بۆ کەی دەگەڕێتەوە و ئێوە چۆن سەیری ئەو ململانەیە دەکەن؟ دۆخی عێراق لە ئێستادا دۆخێکی زۆر ئاڵۆز و پڕمەترسیە. ئەم گرفتانە ئەگەڕێنەوە بۆ ساڵەکانی پەنجاکان و بۆ دوای ئەوەی حزبی داوە دروستە بێ. حزبی داوە بە بەردەوامی تاکە هێزی سیاسی بووە لە ساحەکە. لە دوای ئەوە کە باوکی موقتەدا سەدر لە ناو ساحەی سیاسیە بروز دەکا و دوای ئەوەی حەدوی ئێران عێراقی دروستە بێ، کێشمێک لەسەر ئەساسی مەرجعیەت دروستە بێ لەو بارەوە. حزبی داوە خۆی بە خاوەنی قاعدە و جوڵێنەری سەحوەی ئیسلامی شیعی ئەزانێ. لە هەمان کادا باوکی موقتەدا سەدر محەممەد سادق سەدر کەسێکی کارکتەرێکی زۆر گرنگی ئەو کاتە بێ. هەر لەو کاتەوە بیدایەتی گرفت و ناتێگەیشتن لە نێوان حزبی داوە و ئەوانە دروستە بێ. ئەمە درێژە کێشی هەتاوەکو 2003. لە 2003 ڕوتی سەدر بە تەواوی گەشەکە و ئەبێتە هێزێکی منافسی حزبی داوە. بۆیە لە ساڵی 2008 ئەم کێشەیە تەقێتەوە لە کاتێکە نووری مالیکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە لە عەمەلیەی سەولەت الفورسانە بڕیار دەدا بەوەی کە بدرێت لە سوپای مەهدی کە سوپای چەکداری تەیاری سەدریە. لەو کاتەوە کارەکان چوونەتە قۆناغی خوێناوی. بۆیە لە ماوەکانی ڕابردووە هەمیشە تەیاری سەدری دژ بە مالیکی بوون و مالیکیش هەمیشە دژ بە تەیاری سەدری بووە. ئەمە بۆ سەرەتایی دۆخەکە گەڕێت. بەڵێ کاک ئەحمەد، زۆرینەی کات موقتەدا سەدر باز لە شۆڕشکردن دژی گەندەڵکاران و خەڵکی دز و ناڕاستگۆ دەکات. ئایا ئەو کە دژی حکوومەتە سەدر و ئەوانەی لەگەڵینەوە هیچ مەلەفێکی گەندەڵیان لەسەر نییە، یاخود تێوە نەگلاون لە کەیسی گەندەڵی کە جیاواز بێت لەگەڵ ڕەوتەکانی تر بۆ نمونە مالیکی؟ سەدر زیرەکێکی هەبووە لە بەشداریکردن لە حکوومەتە. هەرگیسە بەخۆی وەکو سەرۆکی ڕەوتەکە هەرگیسە بەشداری لە پێگەنانی حکوومەت نەکردووە و هیچ پلەپۆستێکی ئیداری وەرنەگرتووە. ئەو وەزیرانەشی کە هەبوون و مەحسوب بوون لە سەدر و سەدر داهێناون، ئەوا بە شێوەیەک لە شێوەکان سەدری نەبوون. سەدر تەنها توانیوانە ئیسفادە لە پێگەکەیان بکەن بۆ ئەو بابەتەی. ئەگینا ئەگەر سەیری وەزارەتەکانی عێراق بکەی بە تایبەتی وەزارەتی کارەبا، وەزارەتی تەندروستی، بە درێژایی ئەم وەزارەتانە تەیاری سەدری وەزیرەکەی داناون. لە هەموو وەزارەتێکی عێراقا لە ئێستاشی لەگەڵا بێ. ئەگەر وەزیرەکە سەدری نەبوو بێ، ئەوە وەکیلی وەزیر سەدری بووە. ئەگەر وەکیلەکە سەدری نەبوو بێ، ئەوە مدیرعامی مالی و قانونی کاریگەرترین دوو مدیریەتن لە هەموو وەزارەتێکە سەر بە تەیاری سەدر بووە. کەواتە ئەو فەساد و گەندەڵی کە لە عێراقا هەیە، هەر هێزێکی سیاسی کە بەشدار بوو بێ لە حکوومەتە بە ئەندازەی بەشداریەکەی ئەو گەندەڵی بەرەکەوێت کە ئەمە خۆی بۆ خۆی ئەوەمان بۆ ڕوونەکاتەوە کە بەڵێ تەیاری سەدریش لە ڕێگەی وەزیرەکان و وەکیل وەزیرەکان و مدیرعامەکانی بەشداری لەم گەندەڵیانە کردووە. بەڵگەی حاشا هەڵنەگرت لەسەرەوەیە کە لە ماوەکانی ڕابردووە وەزیری تەندروستیان لابرد، لە خولیسیا دوو وەزیریان لابرد، لە ئەم ماوەیە وەزیری کارەبایان گۆڕی. بۆیە تەیاری سەدری بێبەش نییە لەو گەندەڵ و فەسادەیە کە لە ناو پرۆسەی سیاسی عێراق و حکوومەتی عێراقیدا کراوە. زۆر باشە. دەمێت قسە لەسەر داواکاریەکانی موقتەدا سەدر بکەین. بەشێک لە چاودێران پێیان وایە داواکاریەکانی موقتەدا سەدر وەک گۆڕینی سیستەمی دەستور و سەرۆکایەتی دژی بەرژەوەندیەکانی کووردە. بە بۆچوونی ئێوە دید و تێڕوانینی ئێوە چییە لە ڕاستیدا لەسەر ئەم بابەتە؟ ڕاستیەکەی داواکاریەکانی سەدر تا ئێستا بە ڕەسمی ئەعلان نەکراوە. ئەوەی کەوترێت لە ئیعلامە کە داوای دەستکاری دەستور یا گۆڕینی دەستورەکرێت لەگەڵ سیستەمی سیاسیە. هەردوو داواکە یەک شتە، چونکە گۆڕینی سیستەمی سیاسی هەرەوێت دەستوری بۆ بگۆڕی
گۆڕینی دەستور هەر بریتە لە گۆڕینی سیستەمی سیاسی یەک داواکاریە بەڵام تا ئێستا بە فەرمی ڕانەگەیانداوە ئەم داواکاریە داواکاریەکی تاجیزیە کە تاوەکو پەرلەمان کۆ نەبێتەوە بەو ئالیەتەی کە سەدر ئەوێ پەرلەمان کۆنتڕۆڵ کاو وا نیشانیان داوە کە ناوچەی سەوزیان ئازاد کردووە کەواتە ڕۆڵی پەرلەمانیان کۆتایی پێهێناوە و ئەو ئالیەتەی کە ئەوان ئەبێ بەکاریبێنن لە ئەساس و ئالیەتەکەیان قۆرخ کردووە نایڵم هیچ کاریگەریەکی هەبێت کەواتە داواکاریەکانیان بریتە لە مەرجێکی تاجیزی بۆ ئەوەی بەردەوام بن لەسەر و دۆخە چونکە قەناعەتیان وایە دوای پاشەکشیان کە هەڵەیەکی استراتیژی گەورەیان کردووە لە پەرلەمانی عێراقا ئێستا تاکە کاتی بەهێز کە پێیان مابێ بریتە لە کاتی بەکارهێنانی شەقام تاوەکو بەرامبەرەکانیان ناچار بکەن کە کارێکی ڕەچێلێکی نەگونجاو بەکارهێنن بۆ ئەوەی ئەوان بتوانن لە ڕێگەی فشار و لە ڕێگەی بەکارهێنانی هێزەوە بتوانن دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن چونکە زاهیرەن بەرامبەرەکانیان نایانەوێ پەنابەرن بۆ بەکارهێنانی زەبر و زەنگ و توندوتیژی بە گوێرەی زانیاریەکانت پەیوەندیەکانی پارتی و سەدر لە چ ئاستێکدان؟ ئەوەی من لەم ماوەیە کە سەردانی بەغدامان کردو بەەوە بۆ سێم جارە کە من بەشداری لە شاندی دانوستانکاری کۆمەڵی دادگەری ئەەکەم ئەوم بۆ دەرکەوتووە کە هاوپەیمانی سێقۆڵی تا ئێستا تێک نەچووە بەڵام ڕۆڵ و دەورەکانیان گۆڕاوە بۆ نمونە تەیاری سەدەی شەقامە جوڵێنێ پارتی دموکراتی کوردستان تا ئێستا دانوستانەکان بە هیچ شێوەیەک نایڵێ بڕاتە پێشەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانیەوە بەشداری حکوومەتی پابند کردووە بە کۆمەڵە شەرتی تاجیزیەوە بۆیە قەناعەتم وایە پارتی لە ڕێگەی ڕێگری لە پێگەنا لە هەڵبژاردننی سەر و کۆمار و پێگەنانی حکوومەت ڕۆڵی ئەوەی هەیە کە هەمان ڕۆڵی سەدر ببینێت چۆن ئەوان شەقام و پەرلەمانیان کۆنتڕۆڵ کردووە پارتی دموکراتی کوردستان لە ڕێگەی نەرمینەنواندن بەرامبەر بە بەشداری حکوومەت و هەڵبژاردننی سەر و کۆمار هەمان گرفتی بۆ پێگەنانی حکوومەت و هەڵبژاردننی سەر و کۆمار دروست کردووە کەواتە هەم پارتی دموکراتی کوردستان هەم سونەکان بە قیادەی خەلبوسی و کوتلەی سیادە و هەم موقتەدا سەدر هەمان ڕۆڵە بینن لە ئەو ئەزمەیە کە ئێستا لە عێراقا دروست بوو ئەو جمهورە سیاسی کە ئێستا هەیە بە بۆچوونی ئێوە دەرفەت لەبارە بۆ بەردەوامی ئەم خولەی پەرلەمان و هەروەها سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە بۆچوونتان چییە پێتان وایە ئەنجام بدرێت لە کاتێکدا دوێنێ بینیمان پەرلەمانتارێکی دەوڵەتی یاسا بە ناوی حەنان فەتلاوی پێی وایە کە هەڵبژاردننی پێشوەختە تەنیا کات کوشتنە زۆرێک لەو هێزە سیاسیانەی کە قەناعەتیان وایە ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە ئەو دەنگە ناهێنن ئەوان بە هیچ شێوەیە لەگەڵ ئەو بابەتە نین کە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە لە کاتەکانی ئایندەدا بەڵام ئەبێ بگەڕێن بۆ هۆکاری ئەوەی ئەم ئەزمەی لێ دروست بووە کە بە دڵنیاییەوە ئەنجامی هەڵبژاردنەکان بووە کە دەستکاری کراوە چ لە ناوخۆی عێراق بێ یا لە دەرەوەی وڵات بێ بۆیە تاکە چارەسەر بۆ ئەوەی باڵانسی هێزەکان باڵانسی حەقیقی خۆیان بێ بریتە لە گرتنەبەری هەڵبژاردننی پێشوەخت لەگەڵ گۆڕینی یاسای هەڵبژاردنەکان و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەم بابەتە بابەتێکی ڕەنگ بێ ئێستا ئانیە بەڵام زۆربەی هێزە سیاسیەکان و سەفارات و وڵاتانیش لە ئێستادا داوای ئەوەکەن کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێت پێت وایە کە هەڵبژاردننی پێشوەختە دۆخی عێراق ئارامتر دەکاتەوە ئەو بارودۆخە نالەبارەی کە لە ئێستادا هەیە لە باری دەکاتن باشتری دەکاتن مەرج نییە ئەو هەڵبژاردنەی داهاتوویش بارودۆخی عێراق هەموو با بڵێن ئارام بکاتەوە ڕەنگە هەمان نەتائیج یان نەتیجەیەکی بە پێچەوانەی هەبێت چونکە لە ئێستادا ئەو سێ هێزە باڵادەست بوون کە تەحالوفیان کردووە کە بریتین لە موقتەدا سەدر و خەنجەر لەگەڵ خەلبوسی لە هێزە کوردیەکانیش پارتی دموکراتی کوردستان بە بڕوای من ئەگەر هێزەکانی دیکە هەمان باڵانسی بردنەوە بەدەستبێنن ئەو کاتە ئەمانەکەونە بارودۆخێکی ئەوەی بەرامبەرەکانیان وا لێ بکەن کە بەشدار نەکەن لە حکوومەت یا ئۆرخی دەسەڵات بکەن بۆ خۆیان زۆر باشە هاوچێشەی ئەو دۆخە شڵەشاوی ئێستای عێراق لە بەرژەوەندی کورد یەکلایی دەبێتەوە و شیکار دەکرێت یاخود دژی کورد دەبێت و هاوکات ڕۆڵی ئەمریکا و ئێران چی دەبێت لەم پرۆسەیە لە ئێستادا لە پرسیاری کۆتا پرسیارەوە قسەی لەسەرەکەم کە بریتیە لە ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا هەردووکیان ڕۆڵی کاریگەریان هەیە لە یەکلابوونەوەی ئەو ئاڵۆزی کە لە عێراقدا هەیە ئەو دوو وڵاتە ئەگەر ئیتیفاق نەکەن لەسەر پێگەنانی حکوومەت و
بەربژێری سەرۆکۆمار و هەڵبژاردنەوەی پێشوەختەوە بە هیچ شێوەیە هیچ کام لەو چالاکیانە ئەنجام نادێ بۆیە ڕۆڵی یەکلاکەرەوەیان هەیە ئەو دوو دەوڵەتە لە عێراقا بە حکمەوەیان هەردووکیان دوو ئەجندایان هەیە بەڵام لەو کاتێک کە ئەجنداکانیان یەکەگرێتەوە لەگەڵ بە ئەجندا عێراقیەکە و بەرژەوەندی عێراقیەکان ئەوە کارەکە بە ئاسانی مویەسەرە بێ بەڵام ئەگەر بە پێچوانەوە بێ ئەوانە خێر مویەسەر نابێ سەبارەت بەوەی کە ئایا دۆخی عێراق بەرەو ئارامیە ڕوان لە ئێستادا هیچ ئەو تونێ لە تاریکەی کە هەیە تا ئێستا هیچ بادیرەیەکی ڕووناکی تیا دەرنەکەوتووە. زۆر باشە ئەو دۆخەی کە هەیە تا چەند کاریگەری لەسەر ئابووری عێراق جێ دەهێڵێت؟ بە دڵنیاییەوە ئابووری عێراق لە ئێستادا تەنها احتیمادی لەسەر نەوتە بۆیە تا نرخی نەوت بەرز بێ ئابووری عێراق لە دەستکەوتنی داهاتە پشتێکی گەورەی دەسەکەوێت بەڵام ئەگەر نرخی نەوت دابەزێەوە ئابووری عێراق بەرەو شکستە ڕوە و ئەمە کاریگەری خراپی ئەبێ لەسەر ئابووری عێراق چونکە ئابووریەکە گەشە ناکە لە دۆخی ئاڵۆزە لە هەمان شێوە ئەم وەزع ئاڵۆزە کاریگەری لەسەر هەرێمە بێ ئەوەی باست کرد ئایا هەرێم چ ڕۆڵێکی هەیە هەرێم لە ئێستادا پێگەیەکی لاوازی هەیە لە ناو چوارچێوەی سیاسیە بەوەی بووەتە بەشێک لە مشکلەکە بە تایبەتی برادرانی پارتی دموکراتی کوردستان لە کاتی با بڵێن ئیتیفاقیان لەگەڵ تەیاری سەدریا هەموو هێزە شیعەکانی دیکە ئێستا پارتی و حەلبوسی سنەکان بەوە تەصنیفەکەن کە ئەوان بوونەتە هۆی دەستکردنی نێوماڵی شیعە بۆیە بە بڕای من کورد یەکەم پێگەیەکی لاوازی هەبوو وەکو کورد و ئەگەر ملاحەزە بکەین لە ساڵەکانی 2010 سەرجەم هێزە سیاسیەکان هەولێریان کردبووە جێی کۆبوونەوە و لێ گەیشتن و تەوافقەکانیان بەڵام لە ئێستادا هەولێر کەمترین ڕۆڵ و کاریگەری هەیە لە بابەتەکانە بەوەی کەوا خۆی بۆ خۆی پارتی دموکراتی کوردستان بۆ ئەو هۆکارەی کە هەولێر ئەو پێگە ڕۆڵەی نەمێ. زۆر باشە هاوچێشە سیاسیەکانی ناوچەکە چی بەسەر دێت دوای ئەم بارودۆخی لە ئێستادا هەیە و کۆتا پرسیاریش هاوشێوەی شەڕی ناوخۆی نێوان پارتی و یەکێتی لە نێو شیعە ئایا ڕوودەدات ئەمان سیناریۆ لەوێش دووبارە دەبێتەوە؟ بە بڕوای من شەڕی نێوخۆ دروست نابێت لە نێوان هێزە شیعەکانە بە حکمەوەی مەرجعیەتیان هەیە مەرجعیەت هەرگیز ڕێگە نادا بە شتی ئاوا بە تایبەتی قسەم لەسەرەوە نییە مناوەشاتی بەسیط دروست بێت لە یەکێک لەم لاوە یەکێک لەو لا بکوژرێ ئەگینا شەڕی نێوان شیعە ئەستەمە مەرجعیەت بێڵە دروست بێ ئەستەمە ئێران بێڵە شەڕی شیعە دروست بێ بۆیە هاوکێشە سیاسیەکان دوورە بێت لە مەسەلەی بەکارهێنانی زەبر و زەنگ و شەڕی ناوخۆ بەڵام تەوەقوعکردن و تەنەبووکردن بەرامبەر بە هاوکێشە سیاسیەکان ئەندازەیەک زەحمەتە لەبەرەوەی گۆڕانکاریەکان زۆر سەریعن سیناریۆکان زۆر جیاوازن ئەوەی لە ژوورە داخراوەکان هاتێ زۆرێکی شاراوەیە بەوەی ناتوانین پێشبینی بکەین لەسەر دۆخە سیاسیەت. ئەحمەدی حازی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سوپاس بۆ ئەوەی لەم و توێژە تایبەتەی ستاندەر لەگەڵمدا بوویت. سوپاس بۆ بەڕێستان.